الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدا عبد الله ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەم بەرەبەیانیە پڕشنگدارەدا جەژنی پڕ بەرەکەتی قوربانتان لێ پیرۆز بێ. جەژنی قوربان لە ئێمە و لە سەرجەم کوردستانیان و لە هەموو ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن، یا ڕەبی لە هەموو لایەکمان مبارەک بێ. قوربانی و جەژنی قوربانی ئەم ساڵ ببێ بەمایەی بەرەکەتی ژیانمان، ببێ بەمایەی بەرەکەتی ماڵەکانمان. خوای پەروەردگار بە هاتنی ئەم جەژنی قوربان و کردنی قوربانیە خێزان و منداڵمان بەرەکەتی تێبکەوێ، مەعیشەت و ژیانمان بەرەکەتی تێبکەوێ. خوای پەروەردگار بە بەرەکەتی جەژنی قوربان شیفای نەخۆشەکانمان بدا، هەموو لایەکمان لە نەخۆشی و ناخۆشی و بەڵاو موسیبەت بەدوور کات. خۆشەویستان، وشەی قوربانی کە میلەتی کورد بەکاری دێنێ و دەڵێت جەژنی قوربان یان سەربڕینی حەیوانی قوربانی، وشەی قوربانی وشەیەکی قورئانیە، لە قوربانەوە هاتووە. وشەی قوربان لە ئاەتی 183 سوورەتی ئالی عیمراندا هاتووە، بە مانای نزیکبوونەوە لە خوای گەورە بەهۆی سەربڕینی ئەو ئاژەڵە ساغ و سەلامەتە لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا سوبحانەه وتەعالا. لە وتاری جەژنی ئەم ساڵدا بۆ جەنابتان و تێگڕای بینەران و بیسەرانی ئەم وتارە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بن، باسی ئەوەتان بۆ ناکەم خۆشەویستان مەرجەکانی حەیوانی قوربانی چییە، باسی ئەوەتان بۆ ناکەم گۆشتەکەی چۆن دابەش دەکرێ، کاتەکەی کەیە. زۆر جاریتر و لە ساڵانی ڕابردوودا ئەو بابەتەمان باس کردووە و موسڵمانانیش زۆرێک دەیزانن. ئەوەی کەوا گرنگە بەلامەوە کە ئاماژەی پێ بکەم خاڵە جەوهەریەکەی ناو قوربانیە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دوای باسکردنی ئاژەڵی سەربڕدرا و دروست بۆ قوربانی کۆمەڵە ڕێنماییمان دەداتێ، پاشان دەفەرمێ لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. سوورەتی الحەج ئاەتی 37. پەروەردگار دەفەرمێ ناگا بەخوای پەروەردگار نەخوێنی ئەو حەیوانەی کە سەری دەبڕن بۆ قوربانی و نەگۆشتەکەی. ئەوەی پەروەردگار لە ئێوەی دەوێت تەقوایە. لە سەردەمی بتپەرستەکاندا کاتێک کە قوربانیان سەردەبڕی خوێنی حەیوانی قوربانیەکان دێنا لە دار و دیواری کەعبەیان هەڵدەسوو. هەروەها جوولەکەکان و زۆر لە گەلان و میلەتانی تری دنیاش کاتێک کە حەیوانی قوربانیان سەردەبڕی نان دەخوارد و نان دەدا بە کەس، دەهاتن گۆشتەکان دەسووتاند، دەیانگوت ئەمە بەس بۆ خوایە، نابێت کەس لێ بخوا. خوای پەروەردگار بەو ئاەتە فەرمووی خوای گەورە پێویستی بە حەیوان نییە کە سەری ببڕن و خوێنەکەی لە دار و دیواری کەعبە هەڵسوون یان سوودی لێ نەبین و بیسووتێنن، نەخێر لێی بخۆن بیبەخشنەوە. خوا هەمووی دیاری کردووە لە قورئاندا لە سوورەتی الحەجدا. بەڵام خوا دەفەرمێ ئەمە بۆ ئەمڕۆی ئێمەشە
ئێمەش ئەمڕۆ خەریکە وا لە قوربانی حاڵی بدەبین کە تەنها و تەنها بریتیە لەوەی چۆن حیوانێک سەردەبڕی مواسەفاتەکانی حیوانی قوربانی چۆن بێ و دابەشی بکەی. خەریکە ئەوەمان لەبیر دەچێتەوە وەلاکن یەنالوه التەقوا منکم، ئەوەی کەوا گرنگە لە حیوانی قوربانیدا تەقوایە، ئاگامان لە تەقوا بێ. لە دوو خاڵدا، خاڵی یەکەم نێتەکەت بۆ خوا بێ نەک بۆ ڕیا. ئەگەر هەموو سامانی ئەم دنیای هی جەنابت بێ، هی بەڕێزت بێ، هەمووی بدەی بە ئاژەڵ بە بەران و بە حوشتر و بە مڕ و بە بزن و بە گۆلک و مانگا، هەموو مواسەفاتی حیوانی قوربانیشی تێدا بێ، هەمووی سەر ببڕی بە نێتی قوربانی، بەڵام نێتی ناودڵت بۆ ڕیا بێ، حەزت لێبێ بڵێن فڵان کەس بەڕاستی قوربانیەکی چاکی کردووە، حەزت لە خۆدەرخستن و ناو و ناوبانگ پەیداکردن بێ و خالیس بۆ خوانە بێ، لێت وەرناگیرێ. بۆیە ئەو ماڵی کە سەری دەبڕین هی خوایە، بۆیە دەبێت نێتەکانمان خاوێن بێ. ئەو حیوانە پەروەردگار لە سوڕەتی ئەلحەج لە ئایەتی پێشوودا واتە لە ژمارە 36 بۆمان باس دەکا هەموو حشتر و ئاژەڵەکانی تر چێ دروستی کردوون؟ هەر ئەڵڵا. چێ مسەخەری کردوون و ژێرباری کردوون؟ بەخوا بە لوتفی خوا نەبێ هێز نییە بتوانێ حشترێک سەر بڕێ، مانگایەک سەر بڕێ، بەرانێک سەر بڕێ، لێ دیاخی ببێ ئەتفەوتێنێ بۆ ناگیرێ. ئەوە خوای گەورەیە بە ئاسانی دەیهێنێتە بەردەستت. سەخەرە، خوای پەروەردگار دەفەرمێ سەخەرەها لەکوم، بۆی مسەخەر کردوون، بۆی ژێربار کردوون. ئەمجا ئەگەر دەوڵەمەندی و حیوانەکەت کڕیوە، چێ ئەو پارەی پێبەخشی، چێ ئەو دڵ و دەروونەی پێبەخشی، چێ ئەم ئاینە جوانەی بۆ ناردی و فێری قوربانی کردنی کردی، هەمووی خوا. بۆیە دەفەرمێت لەعەلەکم تەشکوڕون، ئەبێ شکرانەی پەروەردگار بکەی. هەموو ئەو کەسانەی کە قوربانی دەکەن دوو جۆرن، دابەش دەبن بەسەر دوودا. یەکەمیان ئەو کەسانن کەوا بەنێتێکی پاک و پوختەوە قوربانی دەکەن. دووەمیان ئەو کەسانن کە هەمان ماڵ دەکەن بە قوربانی، ماڵەکەیان ماڵی چاکە بەڵام نێتیان بۆ خوا پاک نییە. پەروەردگار دەفەرمێ هەر لە سەرەتای مرۆڤایەتیەوە کە قوربانی کرا دوو کوڕەکەی ئادەم قوربانیان کرد. إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين. سورة المائدة آية 27. كاتك دوكركي آدم قربانيان كرد إذ قربا قربانا، خوانا فرمي يكيان خراب ويكيان چاقبو، هردوشيان مالي چاقبون، بەڵام یەکیان خالیس بۆ خوا کردی تۆ لە ئەوەیان بە، یەکیان غەل و غەشی بەرامبەر بە براکەی لە دڵا بوو، بۆیە ئەوەندە نێتی پیس بوو، حیوانەکەشی سەربڕی بوو، ئەیزانی خوا لێ قبوڵ ناکە، ئەیگوتی هی تۆ قبوڵ بێ دەتکوژم، ئەویش وتی برا بۆ دەمکوژی. ئینەما یەتەقەبەل الله من المتقین. تەقوا لەناو دڵایە، ئەبێ نێتەکەت خاوێن کەیتەوە، ئەبێ بەشی نەفسی لێلادەی، بەشی شەیطان و حەز و ئارەزووە دنیاییەکانتی لێلادەی، قوربانەکەت خالیسەن پێشکەشکەی بەخوای پەروەردگار کە سەر ڕای مەرجە شەرعیەکانی حیوانی قوربانی پاچی دڵ و دەروون زۆر گرنگە. التقوى ها هنا وأشار إلى صدره. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ سینەی خۆی کرد و فەرمووی تەقوا ئالێرەدایە. خوای پەروەردگارش فەرمووی وەلاکن یەنالوه التەقوا منکم، لە کاتی سەربڕینی حیوانیدا ئاگال لە نێتی ناو دڵت بێ، بەرامبەر بە خوا، بەرامبەر بە خەڵقی خوا. هەر دڵت بەوە خۆش نەبێ کە حیوانەکە زۆر قەڵەوە زۆر باشە، ئەوە مواسەفاتە شەرعیەکانیەتی. ئەبێت زۆر لەوە زیاتر ئاگال لە دڵ و دەرونی خۆت بێ، بە دڵ و دەروونە پاکەکەت دڵخۆش بی، بەوەی کە لەگەڵ برا مسلمانەکەی خۆتدا، لەگەڵ دراوسێکەتدا، لەگەڵ خزمەکەتدا، لەگەڵ شەریکەکەتدا، لەگەڵ هاونیشتیمانیانی خۆتدا، هاوشاری و هاوگوندیەکان و هاوگەڕەکەکانی خۆتدا نێتێکی پاک و پوختت هەیە. ئەگەر ئەو نێتە لە ناو دڵ تا پاک نەبێ، ئائێرەت ساف نەبێ، حیوانەکەت بەسەرا دەدرێتەوە، وەرناگیرێ. کەواتە هەموو حیوانی دنیا بکەی بە قوربانی، بەڵام ناخر لەگەڵ براکەی خۆتدا خاوێن نەبێ هیچە.
قوربانی کار یەکەم دەبێت کەسی نەکردبێ بە قوربانی. ئەم خاڵە زۆر گرنگە. ئەم جەژنی قوربانە ئەبێت بە خۆتدا بچێەوە. ئەگەر هەموو ساڵێ هەمان بێ پێویستە قوربانی بکەین، بەڵام زۆر گرنگە ئاگامان لەوە بێ قوربانی کار سەیری مێژووی ژیانی خۆت بکە. پێش ئەوەی حیوانەکە سەربڕی سەیری خۆت کە کەست سەر نەبڕیوە، کەست نەکردووە بە قوربانی. زۆر کەسەیە قوربانی دەکا، بەڵام چەندین کەس بوونە قوربانی دەستی ئەو. زۆر کەسی لە ژیانە کرد بە قوربانی. قوربانی بە زمانی. چەند کەس قوربانی ئەو ئێستا دەناڵێنێ بەهۆی زمانی تۆ. چەند کەس نامبراو بوو بەهۆی زمانی تۆوە. چەند کەس عایلە و خێزانی هەڵۆشا بەهۆی زمانی تۆوە. چەند کەس لاڕێ بوو بەهۆی زمانی تۆوە، بەهۆی کردەوەکانی تۆوە، بەهۆی پێشەنگی سەقەتی تۆوە. پەنا بەخوا ئەمە زۆر خەتەرە. ئەبێ سەیری خۆت کەی کە من قوربانی دەکەم کەسم نەکردووە بە قوربانی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ المؤمن مرآة المؤمن لە سونەنی ئەبی داووددا فەرموودەکە هاتووە. ئیماندار ئاوێنەی ئیماندارە، خۆی تیا دەبینێتەوە. إن أحدكم مرآة أخيه فإذا رأى به أذى فليمطه عنه. ئیماندار ئاوێنەی برای ئیمانداری خۆیەتی. ئەگەر پیسێک ئازارێک شتێکی نابەجێی پێوە بینی فەلیومیطه عنه، با لای بەرێ بە نەسیحەتی جوان بچۆ بۆ لای بڵێ عەزیزەکەم، براکەم، خوشکەکەم، واللهی ئەم سیفەتە لە تۆی موسڵمانی ڕەوش بەرزی بەڕێز ناوەشێتەوە. ئەگەر زانی گوێ لە تۆ ناگرێ، دەمی تۆی پێ ناگا، کەسێکی دڵسۆز، کەسێکی نزیکی بۆ بنێرە و بڵێ تکال لێ دەکەم تۆ بڕۆ نەسیحەتی بکەو بە ئاگای بێنەوە. نەک پەنا بەخوا وەکو هەندێ زڕە موسڵمانی ئەمڕۆ لە هیچی نەبوو بۆی دادەتاشێ. ئەگەر شتێکی بچکۆلە هەبێ دەیکاتە ژێ وردبینەوە، ئەیکاتە ژێ زەڕەبینەوە بۆی زۆر گەورە بێ. پاشان لە ڕاگەیاندنا لە فەیسبووکە بڵاوی بکاتەوە بۆی برا ئیمانداریەکەی خۆی ناشرینکە. باسی قوربانی دەکا، قوربانی دەکا کەچی خەڵکیشی کردووە بە قوربانی. بەخوا خاڵی یەکەم لەم جەژنی قوربانەدا دڵت بە خۆت خۆش بێ. ئەگە پارەشت نییە، قوربانیشت بۆ نەکراوە، ئەلحەمدولیلا کەس بەدەست و زمانی تۆ نەبۆتە قوربانی. کەست لە ناو نەبردووە و خەڵکت نەکوشتووە، کەست ماڵوێران نەکردووە، ئاوێنەیەکی پاک بووی، پیسیەکانی برا ئیماندارەکەت سڕیوە و دادبردووە بە بێدەنگی. قوربانی پێمان دەڵێ خۆت و ماڵ و منداڵت مەکە بە قوربانی خەون و خەیاڵات. کاتێک قوربانی باسی ئیسماعیل پێغەمبەر و ئیبراهیمی باوکێتی سەلات و سەلامی خوا لە پێغەمبەری پایەبەرز ئیبراهیم، لە پێغەمبەری پایەبەرز ئیسماعیلی کوڕی ئیبراهیم، ئەو دوو زاتە گەورە، ئەو دوو پێغەمبەرە ئازیز و بەڕێزە، کاتێکەوە پەروەردگار لە خەوێکە فەرمانی بە ئیبراهیم کرد، لە خەوا پێوترا بەڕێزان. خەوەکەی ئیبراهیم خەوی پێغەمبەرانە، جیاوازە لە خەونی من و تۆ. خەوی پێغەمبەران ڕاست و دروست و فەرمانی پەروەردگاری تیا جێبەجێ دەکرێت. بە ئیبراهیم وترا کوڕەکەت کە تاقانەکەتە ئیسماعیل سەر ببڕە. بەڵام پەروەردگار لە کۆتاییدا کە هەمومان بیستومانەوە لە قورئانە خوێندومانەتەوە بۆمان باس کراوە، فەرمووی سەری مەبڕە وەفەدەیناه بذبح عظیم. بە سەربڕاوێک واتە بە بەرانێک وەکو لە فەرمودەکاندا هاتووە، لە تەفسیرە هاتووە، بە بەرانێکی زۆر گەورە، ذبح عظیم. ئەوە فیدای ئیسماعیل کە ئەوە لە جیاتی ئیسماعیل ئەی ئیبراهیم سەر ببڕە. ئەمە بۆ ئەمڕۆی ئێمە چی تێدایە؟ ئیبراهیم خەونی بینی، دواتر خوا فەرمووی سەری مەبڕە، خەونەکەشت ڕاست و دروستە تەواوە، هیچ گومانی لەسەر نییە. بەڵام ئەم سەربڕاوە، ئەم بەرانە گەورە، ئەم ئاژەڵە گەورە زۆر قەڵەوە بەهێزە کە بە قوربانی و بیکە بە فیدای ئیسماعیل. ئەمە پێمان دەڵێ بۆ من و تۆ حتا قیامەت بە مرۆڤایەتی دەڵێ وریا بە موسڵمان، وریا بە خۆت و منداڵەکانن نەکەی بە قوربانی خەون و خەیاڵ، چونکە ئەوەی ئیبراهیم حەق و ڕاست بوو. بەڵام لێرەوە دەرسە گەورەکە بۆ ئێمەیە، تۆ خەوی پێغەمبەرانن نییە، تۆ بەدووی خەون و خەیاڵ مەکەوە، بە هەموو شتێکت بڕوە.
با هەموو شتێک ذبحین عەظیم ماڵی گەورە و گرانبەها هەمووی بە قوربانی مرۆڤ بێ. ئای ئەمڕۆ بەداخەوە لەسەر شتی زۆر بچووک مرۆڤ دەکوژرێ. بەخوا هەیە لەسەر چەند دۆلارێک، لەسەر چەند دینارێک، لەسەر نیو مەتر زەوی چەند کەس لە وڵاتی کوردستانەدا بۆتە قوربانی. پەروەردگار دەفەرمێ ئەگەر قوربانیت کرد قەدری ئینسان بزانە. ذبحین عەظیم خۆ قورئان وشەکانی کە بەکاردێنێ هەموو جێگەی هەڵوێستە لەسەرکردنە. یعنی ئەگەر زەویەکی زۆر زۆر گەورە لەدەستدا باشترە لەوەی کە کوڕێکت بەکوژدەی کە جەرگی خەڵک بسووتێنی. مرۆڤ سەنتەرە لە ئیسلامدا، ئەبێ هەموو شتێ بە قوربانی ئینسان بکرێ، نابێ ئینسان بە قوربانی مادیات بکرێ. پاشان پێمان دەڵێ ئاگال لێبێ خوا فەرمووی خەوەکەشت حەق و ڕاستە، ئەوە خەوێکی حەق و ڕاستە بەڵام سەری مەبڕە. بە من و بە تۆش دەڵێ خۆت و منداڵەکانت مەکە بە قوربانی. ئای بەداخەوە لەم کوردستانەی ئێمەدا، لەم عێراقەدا، لە جیهانی ئیسلامدا تخوا بەڕێزان کە ساڵانەش قوربانی دەکەین، چونکە لە مانای قوربانی حاڵی نەبووین بە هەزاران خەڵک بوو بە قوربانی. بە ناوی چیەوە؟ بە ناوی دینەوە. خەڵک کرایە قوربانی بە ناوی دینەوە. دڵە وەرە خۆت بەکوژدە، وەرە خۆت بتەقێنەوە، بچۆ لەو بازارە خۆت بتەقێنەوە، ئیستیشادی خۆش شەهید کە ڕاستە و خۆ کفنەکە لە بەرکەوڕەوە بەهەشت. بەڵام بەداخەوە دواتر سەرەکانی ئەوانی کە ئەمان بەکوژدا بۆ خۆیان بزانە لە چ ژیانەکان لە ئەوروپا دەسوڕێنەوە. ئیسلام دەڵێ لە قوربانیەوە فێر بە بەدووی خەون و خەیاڵات مەکەوە بە ناوی دینەوە. هەر کەسێ دوکانێکی دا ناوی کوردایەتی لەسەر نووسی خۆتی بە قوربان مەکە، چونکە لەوە ئەچێمە بازرگانی بە ناوی کوردایەتیەوە بکە. بە ناوی کوردایەتیەوە چەند کەس لەم وڵاتەدا ماڵوێران بوو، دوایی سفر بەدەستەوە هیچی بۆ نەمایەوە. کەلەی سەری خۆت و کوڕەکانت و منداڵەکان و خێزانی تۆیان هێناوە و پێیان لێنا حتا گەیشتە پلە و پۆستی خۆی و نان و کولێرەی خۆی، دوایی تۆ هەر ناشناسێ. مەبە بە قوربانی خەون و خەیاڵ. چەند کەس بە ناوی فکری چەپ و کۆمۆنیستی و سۆشیالیزمەوە هەموو ژیانی بوو بە بەدبەختی و قوربانی، کەچی دوایی بۆی دەرکەوت خەونێک و خەیاڵێکی بەتاڵ بوو. هیچ کەس هاوبەش نەبوو ئەو سۆشیالیزمی ئەو خەونی پێوە دەبینی لە هەموو عالەمدا هەرەسی هێنا. بۆیە ئاگاداری خۆت بە، ئاگاداری خۆت بە، خۆت و ماڵ و منداڵت مەکە بە قوربانی خەون و خەیاڵ. خاڵی دووەم تەقوای خوات هەبێ، ورد ببەوە و لە قوربانی تێبگا. تۆ لەبەر خوا باشترین گۆشت دەدەی بە خەڵکی، هەوڵ دەدەی دەگەڕێ حەیوانەکەت کەمترین عەیبیشی پێوە نەبێ، ددانێکی نەشکابێ، شاخی نەشکابێ، بالوکەی پێوە نەبێ، شوێر نەبێ، شەل نەبێ، گەڕ نەبێ، لاواز نەبێ، نەخۆش نەبێ. چەند مامۆستای ئاینی پرسی پێ دەکەی بۆی حەیوانی قوربانیەکەت دروست بێ، چونکە دەڵی خوا قبوڵی ناکە. خۆ پارەشت بەڕێزان لە کەس وەرنەگرتووە، پارەی گیرفانی خۆت داوە، بە پارەی خۆت کڕیوتەوە، بەدەستی خۆت بۆ ماڵی موسڵمانانی دەبەی. ئەگەر غەل و غەشێک لە حەیوانەکە و لە گۆشتەکەدا هەبێ قبوڵی ناکەی، دەڵی چونکە خوا قبوڵی نییە. دەی لەم قوربانیەوە تا قوربانی داهاتوو. بۆیە لە ئیسلامدا لای زۆربەی عولەما دەفەرمون سونەتە و هەندێکیش وەکو ئەبوو حەنیفە دەفەرمون ئەگە پارەت هەبوو هەموو ساڵێ فەرزە، وەڵڵاهی هەموو ساڵە قوربانی بکە. یعنی لەم قوربانیەوە بەڵێن بدە، پەیمان بدە تا قوربانی داهاتوو، تا ساڵی داهاتوو بڕیار بدە و بڵێ خوایە وعد و بەڵێن بێ. چۆن حەیوانی قوربانیەکەم بێ عەیب و غەل و غەش بوو، ئاوا کار و کەسابەتەکەم، موچەکەم، ئەوەی کە دەیفرۆشم بە خەڵک، ئەوەی کە کار بۆ خەڵک دەکەم، کە پارەی لێوەردەگرم، دەبێت ئاوا بێ غەل و غەش و پاک بێ، وەکو حەیوانی قوربانیەکە بە وردی بۆی بگەڕێم، هیچ عیب و کەم و کوڕیەکی پێوە نەبێ. بەخوا بەس ئەمە لە قوربانی حاڵی ببین، بەس ئەم دوو دەرسە گەورە لە قوربانی حاڵی ببین. ئاگادار بە نەکەس بە دەست و زمانی تۆ بوو بێتە قوربانی، نەجێل و دەبەنگ بەدوو لە ڕووی ئێوە بتکەن بە قوربانی، نەغەل و غەشیش بکە. چۆن دەڵێ خوا قبوڵی نییە حەیوانەکەم نەخۆش بێ و بە خەڵکی بفرۆشم، ئەی خوا دوای چۆن دڵت دێ لە بازاڕە قەسابی و گۆشتی خراپ بە خەڵک بفرۆشی؟ ئەی چۆن قەسابی بۆ خەڵک دەکەی دەڵێ حەیوانەکەت بۆ قوربانی نابێت چونکە بالوکەی زۆری پێوەیە، پارچەیەک گەڕی پێوەیە، هەندێک لە گوێی لێبۆتەوە.
ئەی چۆن لە بازاڕە ئەو هەموو ئاژەڵە نەخۆشە بەسەر خەڵکە ساغ دەکەیتەوە، چۆن قوربانی دەکەی دەڵێ دەبێ ماڵەکەم پاک و حەڵال بێ بۆی خوا قبوڵیکە، ئەی چۆن ویژدانت قبول دەکە ئەو کۆگا گەورە پڕ لە خواردنی بەسەرچوو ئێکسپایر ژەهراوی بیدێ بە خەڵک. قوربانی دەکەی چێشتخانەت هەیە لە فەخانەیەکت هەیە هەر جۆرە خواردنێک دەفرۆشی ماوەتەوە لەگەڵ ڕۆژی دووەما تێکەڵاوی دەکەی و دان خەڵکی پێش ژەهراوی دەکەی و تووشی نەخۆشی دەکەی، ئەی خوا ئەمانی قبوڵە خۆزگە لەمە بگەیشتی نایە، وەکو ئەوەی چاومان تیژ دەکەین و وردین و دەبێ وابین بۆی حیوانی قوربانیەکەمان قبول بێ. ئاواش لە ژیانی کەسابەتی ڕۆژانەماندا بە وریاییەوە هەڵسو کەوتمان بکردایە کەسابەتەکەمان حەڵاڵ بێ، ئەوەی دەیدەین بە خەڵک قوربانیەکە عەرزم کردن خۆ نە پارە لە خەڵک وەرناگرین بە پارەی خۆمان دەیکڕین، بەڵام داماوە خۆ دێتەوە بەردەستمان پارەمان دەداتێ، خۆشتمان لێ دەکڕێ بە پارەی خۆی جا توخوا حیفنی حەقی خۆی نەدەیتێ، ئەی خوا چۆن ئەوەیان قبول دەکا؟ ئەگەر لە ئەمە حاڵی ببووینایە وا بزانم قوربانی ژیانمان دەگۆڕێ و بێدین و نارەکانیش کە ڕەخنە لە قوربانی دەگرن ئەگەر ئەم وتارانە ببیستن ئاوا جوان لە پەیامی قوربانی تێبگەن. قوربانی پێت دەڵێ ئاگات لێبێ خەڵک مەکە بە قوربانی، پیاوێکی سەلامەت ئافرەتێکی زمان سەلامەت بە سەیری مەلەفی ژیانت کە قوربانی بۆ قوربانی بڵێ ئەلحەمدولیلا کەس بەهۆی منەوە نەبووەتە قوربانی، مەش هێڵە خەڵک بتکا بە قوربانی. ئەمڕۆ سەردەمی وریابوونە خوا پەناماندا، دەست بگرە بە ڕێبازی ئیسلامەوە بۆی نەتکەن بە قوربانی خەون و خەیاڵ. ئاگەل لە بازاڕەکەت بێ وەکو لە جەژنی قوربانە لە کاتی سەربڕینی قوربانیدا هەمووان چاوور دەکەینەوە حیوانی قوربانیەکانمان ڕێک و پێک بێ. ئەگەر ئاوا لە فەلسەفەی قوربانی تێبگەین بەڕاستی من دڵنیام نارەکانی ئیسلامیش دەڵێن بەڕاستی ئیسلام گەورەیە، بەڕاستی ئیسلام لە هەموو دروشتمێکیدا ژیانی پێیە. ئەوەی چاکسازان و چاکخوازان داوای دەکەن و داوای دەکەن و خەباتی بۆ دەکەن وەڵای بەڕێزان هەمووی لە قوربانیدا هەیە. هەل لەناو وشەی قوربانی و جەژنی قورباندا هەموو پەیامی ئازادی خوازان و دڵسۆزان و چاکسازان و چاکەخوازان بەخوا هەمووی کۆبەتەوە. شانازی بە ئیسلامەکەتانەوە بکەن، پابەندی زیاتر بن بە دینەوە، قوربانی بکەن فرسەتە ئەم ساڵ هەتە لەواتیە ساڵێکیکە نەدبێ. ئێستا لە ژیانای لەواتیە نەگەیتە جەژنی قوربانێکی تر دەستخەماڵەکەتەوە ماڵێکی پاک و پوخت بکڕە و لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا سەری ببڕە و بیخە دەمی هەژاران دراوسێکان کەسوکار دۆستان و خۆشەویستانت ئینشاءڵڵا دڵی خەڵک خۆشکەن بۆی خوا دڵی هەموو لایەکمان خۆشکە. یا ڕەبی خوا دڵمان خۆشکەی جەژنی پڕبەرەکەتی قوربان بکەی بە بەرەکەت بۆ دڵمان بۆ ژینمان بۆ دینمان بۆ ناوماڵەکانمان بۆ ناوخێزانەکانمان، شیفای دڵ و دەروونمان، شیفای نەخۆشیەکانمان، شیفای هەموو بەڵاو موسیبەتێک کە ڕووی لە هەر کەسێک کردووە. یا ڕەبی خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. یا ڕەبی خوای پەروەردگار لەم جەژنە پڕ بەرەکەتەدا ڕەحم بە هەموو مسلمانانی جیهان بکەی، بەتایبەت یا ئەڵڵا ڕەحم بەو هەموو مەزلومەی غەزە و فەلەستین بکەی یا ئەڵڵا. بەڕاستی ئەوانە قوربانین لەبەر چاوی هەموو دنیادا خوێنی مرۆڤ زۆر زۆر لە ئاژەڵەکانی قوربانی لە عالەمدا زیاتر لە غەزەدا دەڕژێ. ئەو هەموو منداڵە، ئەو هەموو ئافرەتە، ئەو هەموو پیاوە بە تەمەنە کە بەداخەوە ئەمڕۆ جەژنی قوربان لە هەموو مسلمانان بەڕاستی تاڵە، چونکە ئەوانە هی خۆمانن، ئەوانە براو خوشتی ئیمانداری خۆمانن، ئەوانەش وەک ئێمە خاوەن ماڵ و منداڵ و عایلە و ژیانن، ئاگر و ئاسنی یەهود و زایۆنی دڵڕەقی دڵڕەش و عەمیلەکانی بەسەرا دەبارێ. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لە ئێمەش و لەوانیش بکەیتەوە، هەموو مسلمانانی مستەضعەف و هەموو مسلمانانی ژێردەستە یا ئەڵڵاه بە گەورەی خۆت ڕزگارکەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی، ئەم کوردستانی ئێمەش ئاوەدان کەی. یا ڕەبی خوا لە نەخۆشی خراپ لە بەڵاو موسیبەت لە دەستی داگیرکەران ئەم کوردستانە و ئەم میلەتی کوردەش پارێزی لە ناو یەکە تەبامان کەی. یا ڕەبی خوا نەکرین بە قوربانی، خۆمان نەکەین بە قوربانی کەسانێکی هەلپەرست و بە ئاگابین، تەنها لە پێناوی خوادا بژین و بۆ خوای پەروەردگار ژیان بەسەر بەرین و لەسەر مەنهەجەکەی ئیسلام بین کە بەختەوەری هەر لەوەدایە. یا ڕەبی خوا هەموو لایەکمان بەختەوەرکەی. آمین آمین والحمد لله رب العالمين.